بە پێی نووسراوێکی فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراق کە ئاراستەی هێزەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراقی کردووە باس لە دروستکردنی 4 بنکەی هەماهەنگی هاوبەشی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچە جێناکۆکەکان و کەرکووک دەکات. بە پێی نووسراوەکە ئەو 4 بنکە هاوبەشە لە خانەقین لە دیالە و ناوچەی چیمەنی کەرکووک و مەخمور و دەشتی نینەوە دروست دەکرێت. ئامانج لە دروستکردنیشی ئامانجی و گۆڕینەوەی زانیاری ئەمنی و سەربازیە لە نێوان هەردوولادا. چاودێرێک پێی وایە هەمانجی نێوان پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانە گرنگە، بەڵام دروستکردی بنکە هەمانجی لە دەرەوەی سنووری پارێزگاکان هەنگاوێکی گوماناویە کە عێراق دەینێت. خۆی لە ڕاستیە هەموو جۆرێک لە هاوکاریکردن لە پێکەوەی کارکردن لە نێوان هێزەکانی پێشمەرگی کوردستان و سوپای عێراق تەسەور وایە بە نەتیجە ڕنگدانەوەی باشیە بێ لەسەر بارودۆخی ئەمنی ئەم ناوچانە و بە تایبەتی لە مەجای مکافحەکردنی ئیرهاب و ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی تیرۆریستی داعش. بەڵام لە ڕاستیە دانانی ژوور لە چیمەن جۆرێک لە مەرامی سیاسی لە پشتە و جۆرێک لە ڕێگەگرتنە لە تەوەسوعی دەسەڵاتی پێشمەرگە لەم ناوچانە و گەڕانەوەی وەکو جاران و تەسەوری شومایە پەیامێکی سیاسی تایە کە کەرکووک لە دەرەوەی ئەو هاوبەشیەیە مرکزی قەزای کەرکووک مەبەستمە لەگەڵ ئەو قەزا و ناحیانەی تریش کە ئەمە پێم وایە ڕەنگە ڕنگدانەوەی معنەوی گەورەی هەبێ و کارێکی باش نەبێ. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هیچ هەماهەنگیەکی فەرمی لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانە نەبووە، بەڵام دروستکردنی ئەم بنکە هەماهەنگیە هاوبەشانە دەبێتە سەرەتایەکی باش بۆ لێک تێگەیشتنی زیاتر لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق لەو ناوچانە. بەڵێ دیارە ئەو هاوکاری و تەنسیق و هەماهەنگیەی کە پێشتر لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیە هەبوو پێش هاتنی داعشێ لە ئێستاە ئەو هەماهەنگیە ناگەڕێتەوە بۆ ئاستەی پێشوو لەبەرەوەی لە ئێستادا ناوچە دابڕاوەکان بە شێوەیەکی کردەی و فعلی لەژێر دەسەڵاتی کوردیانیەوە هێزی کوردی هێزی سیاسی و سەربازی و ئەمنی لە ناوچە جێناکۆکانی نییە یاخود لە ئاستێکی زۆر لاوازدایە. بەڵام ئەم هەماهەنگی و تەنسیقێکە لە ئێستاە بڕیاری لەسەر دراوێشتن لە قۆناغی سەرەتایە بەڕای من بوونی باشترە لە نەبوونی، چونکە لە حاڵەتی ناکۆکی و ململانەیە سیاسی و سەربازی و ئەمنی لە ناوچە جێناکۆکان لە نێوان هەرێم و عێراقا حکوومەتی فیدراڵیا خەڵکی باجەکەی ئەدا و زۆر جاریش هەندێک گروپولایەن لەوانەیە سوود لە ململانی و ناکۆکیەکان ئەو بۆشایە وەربگرن. پێشهاتنی داعش بۆ سنووری کەرکووک پێشمەرگە و سوپای عێراق لە چوارچێوەی ژووری ئۆپراسیۆنی هاوبەش هەماهەنگیان هەبوو، بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا هیچ هەماهەنگیەک لە نێوان ئەو دوو هێزەدا نییە، بۆیە چاودێران پێیان وایە لە دوای دروستکردنی ئەو بنکە هاوبەشانەش دەسەڵاتی پێشمەرگە سنووردار دەبێت و تەنها لە چوارچێوەی گۆڕینەوەی زانیاریدا دەبێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.